سڵاوی خۆتان لەوێ خۆشەویستان خۆشحاڵم ئەم جارە لەگەڵتانم لە بەرنمەیەکی تایبەت بە پەیامی ڕۆژ کە باس لە جلوبەرگی کوردی دەکات لەگەڵ هاتنی بەهارە هەمیشە خواست لەسەر جلی کوردی زیاد دەبێ و بازارەکان پڕ دەبن لە جلی ڕەنگاوڕەنگی کوردی و بە تایبەتی جلوبەرگی خانمان کە تایبەتمەندێکی تایبەتی هەیە و جیاواز لە جلوبەرگەکانی تر چەندین مۆدێلات و شێواز و جۆری لە خۆ دەگرێت ئەمڕۆ دەمانەوێت باس لە جۆرەکانی قوماشی کوردی بکەین و دواتریش باس لە دووری جلوبەرگی کوردی دەکەین و دەستێک دەچینە لای خاوەن کوتاڵێک کە باس لە جۆرەکانی قوماشی کوردی دەکات. باش کاکسوارە خۆش بخوا جا هاتوین کە باس لە جلی کوردی بکەین ئەمڕۆ حەزەکەم بزانم ئەمساڵ جلوبەرگی کوردی بازاری چۆنە؟ بەخێر بن سەرچاوم جلوبەرگی کوردی هەڵبەتە وەکو مۆدێلەکان جیاوازە لە بازاڕی ئێمە تقریبا شتی تایبەت و شازمانەیە بابەتی تەخەڕوج و بووک و ئۆشتانە هەندێک بازاڕیش بابەتی بەهاریان هەیە وەکو پولەکە و شتی هەرزان ئاوا هەیە جلی کوردی زۆر باشە ئەو جلوبەرگە کوردیانەیە خۆ با بڵێن ئەو قوماشانەی کە لە بازاردا دەستەکەون زیاتر لە کێوە هاوردە دەکرێن؟ هاوردەکردنی جلی کوردی لە سێ شوێنەوەی هیندستان دووبەی سین زیاتر ئەمساڵ مۆد لەسەر چیەوە ینی وەک دەبینین هەموو ساڵی خواست لە سەر جۆرێک لە قوماشەیە خۆت لە جۆرێک لە جلوبەرگی کوردیە جلوبەرگی کوردی بە پێی با بڵێن پێویستیەکانی خەڵک ئەگۆڕێ لە بازاڕی ئێمە بۆ تەخەڕوج و بووک و خەڵکی کەشتی تایبەت و شازی بێ بۆ ئێرەوانی کەشتی هەرزانیشیان بێ و بابەتی پولەکە و ئەوشتانی ئێستا مۆدێلە باشە گۆڕانکاری لە دۆلارە کاریگەری کردوتە سەر بازاڕی قوماشی کوردی کاریگەری لە دۆلارە کاری تەسیری کردووە بەڵە چۆن نەیکردووە لەبەرەوەی بۆ نمونەگە پارچەیەک جاران بە 150,000 بێ ئێستا بە 170,000 ئەو بەڵام تا ئێستا ئێمە تقریبا سعیرمان بەرز نەکردوێتەوە هەر چاوەڕێی دابەزین نرخی دۆلارین باشە ئەو جلوبەرگە کوردیانی کە ئێهێنن ئێوە لەسەر خواست و سەلیقی خۆتان یاخۆت لەسەر داواکاریش ئەتوانن جلوبەرێک بێنن لەسەر داواکاری نابێ خەڵک چکاتەوە بێ بەشی ئەوەنە ینی حەزە هەبێ کە سەیری قماشێکی کرد بزانیەمە بە خەڵکی خۆمانیانە باشە کۆبڵێک نمونە مامشانەی ئەمڕۆ بزانین ئەو جلوبەرگە کوردیانە چینکە ئەمساڵ هاتون یاخۆت خواسی لەسەر ئەمەش هەندێشتی تایبەت ئەمە هیچێک لەو پارچانەی زۆر شازە ئەمە ئەمساڵ مۆدێتی ئەمە مۆدێلە ئەمانە هەمووی مۆدێلی ئێستان بە تایبەت بۆ تۆزەشتی تایبەت و شاز باشە لەگەڵ بەهارە بێجگەر لە ئەوەی کە خواست لە سەرجلی کوردیە بێ حەفلەی تەخەڕوجمان هەیە خۆت بۆنەی تەخەڕوجمان هەیە کە خوێندکار زیاتر خواسی لە سەرجلی کوردیە ینی ئەمەوەی کردووە کە زیاتر بازار قڕەباڵەختر بکە و زیاتر جلی کوردی بکڕێت تەخەڕوج تۆزێ بەناو پێشکەوێت خەڵکی ینی کچانات نەبازارەوە بۆ جلی تەخەڕوج و سەیریان کرد و خەڵکێکی زۆری شتی کڕی بەڵام با بڵێن کەشتیان کڕیوە وازم تۆزە تاخیریش کراوە بازاریان قەرەباڵغ کرد بەڕاستی شتیان کڕی شتی جوانیشمان هەبوو لە بەتای بەدەم بازاڕی ئێمە بابەتی تەخەڕوجی زۆرتیە کاک سوارە لەم ساڵانەی دواییدا خواست هاتۆتە سەر جلوبەرگە کوردیە کۆنەکان ئەم قماشانە لە ئێستا دەسەکەون وڵی بەنسبەت جلی کۆنەوە تقریبا ئێمە زیاتر احتمامان بە شتی تازە و دیزایانی تازە و ئەم شتانەیەوە بەڵام مشتری هەیە بە دوایە گەڕێ باسی با بڵێن پارچەی کۆنەکە گوڵی کۆن ئێستایشی لەم پارچانە ئەمەیە ئەمە گوڵێکە جوانیشانی هەر زۆر جوانە بەڵام گوڵەکانی کۆنە ئێستا هەیە بەڵام ئێمە گۆڕانکاریمان تیا کردو بە نەقێم و ئەو شتانە تازەمان کردوێتەوە و شکلێکی جوانی وەرگتۆ بەڵام لە ڕاستیە بۆ نمونەمە کۆنە تایبەتمەندیەکی خۆی هەیە و جلە کۆنانە کاک سوارە بابێمە سەر بابەتێکی تر ئەویش بابەتی نرخەیانێ دەبینین جلەکان نرخی جیاوازیان هەیە بە تایبەتیش قماشی جلی کوردی ئەمە بەهۆی کوالیەتیەوە یاخۆت بەهۆی جۆری قماشەکەوەیە دەکرێت ئەم گۆڕانکاریە لە نرخا بۆچی بگەڕێتەوە گۆڕانکاری لە نرخە بەپێی ئەو ئیشەیە کە لەسەری ئەکرێت چونکە هەندێک ئیژەیە هەرخۆی گرانە هەندێکیشەیە ئاتیادی ئێستان کراسەیە کابرا
بای $5 نقیمی لیا هەیە بای $50 نقیمی لیا هەیە زیاتری ئێستا ئەم کەوایە ئیشی دەستە بۆ نمونە ئیشێکی زۆری لەسەر کراوە کە ئێمە داوای 2 رقەونیوی لەکەین لەگەڵەوەشە هەموو ئیشەکانی ئەسڵ و کوالەتێکی بەرزیە بە پێی ویشەیە کە لەسەر قماشەکە هەیە ئێستا پولەکە هەرخۆی لە خۆیان سیاری هەرزانە و کراس و کەواکەشی بزان بای 50,000 ڕەنگە زیاترمانە بۆ نەش ینی لەگەڵ بەهارە بۆنەکان زیاد ئەکات ڕەنگە خواز لەسەر ئەم جلو بەرگە تایبەتانە زیاتریش بێت ئێمە زیاتر بابەتی تەخەڕوج و بووک و خوشکی زاوە و خوشکی بووک و ئاوانێ شێوازی تەنسیقکردنی جلوبەرگەکان ینی ڕەنگە من کە کەوایەک هەڵەبژێرم سەخت بێ بۆم یان کراسێکی بۆ هەڵبژێرم ئێوە هاوکاری ئەو کەسانە ئەکەن کێنە لای ئێوە بۆ ئەوی کە قماشێک بکڕن ڕێمە زۆر هاوکاریانەکەن بە جاریان بە قسەمان ناکەن تەنسیق بەدەزێمە ئێمە توانی بۆیان تەنسیقیان چۆن حەزیان لێبێ سا بۆ نمونێمە قاتێک لەوانێت 10 جارشتی وە گۆڕین تا ڕێکی خین بۆی بەدڵێ بێ ئەلو حاڵەتانە ئێمە بۆی ڕێگەخین بەڵێ بەڵام ئەم ساڵ پاریش کەوا و هێلک و کراس تۆزە لە یەک دوورن حەزیشی لەکەن وی بن بەپێی دووری جلوبەرگەکان چونکە جلوبەرگی کوردی ئافرەتان بە تایبەتی جۆرەها مۆدێلاتی هەیە ئەم مۆدێلانە ئەبێ قماشی تایبەت بخۆیان بۆ بکڕیا خودت هەموو جۆرە جلو کوردیە کە من بیکڕم ئەتوانم حەج مۆدێلێکم بێت یا دروست بکەم تۆ هەر جلوبەرگێ بکڕی ئەتوانی هەر مۆدێلێک بتەوێ بی دووری بەمەرجێت تۆزێ قماشەکە و بۆ نمونە لەباتی 3 متر 3 متر و نیو بێ یا مۆدێلێکە دووری پێویستی بە 4 متر پێویستی بە 4 متر هێنا قماشەکە هەر دیزاینێک بێت تۆ هەر شکڵێکت بێت توانی بیدووری وەک دزین جلوبەرگی کوردی ڕەنگە و مورومان هەیە نەقیممان هەیە کە بەجلەکانەوەن و پولەکەمان هەیە ڕەنگی جیاوازی هەیە ئەو ڕنگانە کامانن کە زیاتر خواستیان لەسەر و زیاتر داوا ئەکرێنەوە ینی ڕەنگەکانیان بەسەر ناچەوە خۆمانێڵێن وڵی ڕەنگەم ساڵ و ئەوانە سنووری نییە هەر کچە بە حەزی خۆیەتی زیاتر بۆ من ئەم ساڵ زەردە سەوزە با بڵێن پرتەقاڵیە شینی کاڵە شینی تۆخە ئەلە بابەتانن لە چ کاتێکە بازارەکان قەرەباڵەخترە و داواکاری لە سجلی کوردی زیاترە واتە لە چ کاتێکی بەهارە وڵای ئێمە دەمێکە خۆمان حازر کردە بۆ بەهار بەڵام بە تایبەت ئێستا تا ئێستا تەخەڕوج هاتۆتە بازارەوە با بڵێن جلی بەهار دیار نییە ئەگەر دیاریش بێ ناتوانە بازاڕیەمەوە ئەبێت لە ئێستاوە لە 20 مانگ 21 22 تر خەڵکی ئەوەی کە بۆ نەورۆز جلی کوردیەکە لە بازاڕە بێ چکات خات فریان ناکەی بۆی بدورێ زۆر باشە دەستەکانە خۆش بە کاکسوارە گەرشتێک ما پێ لە کۆتاییە بۆی کێمە جلوبەرگی و یاخود قماشێکی باش هەڵبژێری بە خۆمان لە جلی کوردیا پێویستە ڕەچاوی چی بکەین ئەگەر تۆ قماشێکی باش هەڵبژێری وەڵی قماشی باشەوەیە کە لە بازارە خۆ دەیبینی حەزی لێتی بە پێی حەز و ئارەزی خۆت ئێمەش محاولاکەین بۆ ڕێخی بڕگەیەکی دیکەمان هەیە لەم تۆرێماندا دەچین لای ئێرە لە دەرەوەی عزیزان دەچینە لای بڕگەیەکی تری ئەم تەوەرەیەمان ئەوی شێوازی دوورینی جلوبەرگە کوردیەکانە و دەچینە لای خاتونێکی خێر کە ئەزمموی هەیە لە دوورینی شێوازی جلوبەرگی کوردی لەگەڵمان. ئێستاش هاتوینەتە لای بەرگدورێک کە ئەزمونێکی باشی هەیە لە شێوازەکانی دوورینی جلوبەرگی کوردی و باسی کۆمەڵێک لەو شێواز و مۆدێلانە دەکەین کە لە جلوبەرگی کوردی خانمانە بەکاردێت فەرموون لەگەڵ ما بن. فەرموو بەخێر بی خاتون جان. سلام علیکم. السلام و رحمة الله و برکاته. بەخێر بی. سلام علیکم خاتون ژێنم باشی. بەخێر بی سەرچاوەکان. خۆش بە. دەستپێکی بەهارەوە خوارد لەسەر جلوبەرگی کوردی زۆر زۆرە و بەڕێزیشتان یەکێکن لەو خاتونانەی کە ئەزمونێکی باشتان لەم بوارەیە هەیە. حەزەکەم سەرتا خۆ بناسێنی و باس لە ئەزمونی کارکردنەوەی لە بواری درومانیە. زۆر سپاس بە قوربان. پێشێکی ڕێز و سڵام هەیە بۆ هەمووان. من ناوم نیان عومەر کەریمە، ناسراوم بە ڕۆژین سابیر، پیشەم خەیاتی و خولی درومانیش ئەکەمەوە. تەبعاً لە ساڵی 95 دەستم کردووە بە درومان.
لە جلی مناڵەکان و دەسم پێ کردووە ئیتر لەو کاتەوە بین دابڕام و دەسم پێ کردوێتەوە ئێستاش سوپاس بۆخوا تقریبا 10 ساڵە بێ لە بواری جلوبەرگی کوردیە زۆر یعنی پەرم پێیاوە قوبوویتەوە باشە ینی مۆدلی زۆر هەیە لە جلوبەرگی کوردیە هەرچەنە ینی بە پێی ناوچەکانی کوردستانیش مۆدلەکان ڕەنگە بگۆڕە و شێوازی دوورینەکان جیاواز بێ بەڵام وەکو بەرگدووری ئەمساڵ زۆرترین مۆدل کە داوا کراوە لێت هاتوونە تەلات داوای بکەن کامیان بووە زیاتر ئەمساڵ مۆدلی کلاسیکەکانە بەڕاستی ئێستا بوون مونە ئەمە هی ساڵی هەشتاکانە ئەم کەوای جیگزاکی پێڵێن ئەمەش کراسی برنجۆکی پێڵێن هەبوو ئەمە گوڵەجۆی پێڵەن کراسی گوڵەجۆ ئەمەی ساڵی هەشتاکان ئێستا زۆر خواست لەسەر ئەم مۆدێلانەیە بە کڵاو ئەم حێل و مێخەک و ئەم کۆڵوانە و شتانە هەمووی ئەمەشی بوکێنی خۆمە ئەمە هی نەوسەیە تەوا من خۆم کراسێکم هەبوو هەر ڕێک لەم ڕەنگە لەو کات و هێشتوتەوە لای زۆر خۆشەویستە لەلام بەڕاستی بەس لە خۆشیەوە ئەم کراسەم بۆ کردو کراسەکەم فەوتان کردم بە جل بۆ کچەکەم بەس ڕۆژی خانانی ئەم قماشانە دەست ئەکەون ئەم کۆنانەیان ئەوە تا ینی ماوەیەک بینی بوو خەڵک کراس و جلوبەرگە کوردیە کۆنەکانیان ئەکڕیەوە بە تایبەتی و داوایان ئەکرد ئەگەرێکێ هی کۆنی مابێت بەڵێ ناڵم ئەوە هی ساڵی هەشتاکانە ئەمەشی نەوەکانە ئێستا ئەو شتانە کەمن بەڕاستی مەگەری چەند کەسێکی تایبەت مابێتیان ئەمانەم ساڵ هاتوێتەوە بەس ڕێک لەم قماشانە نییە تەبعاً سەیریکەن ئەمە قماشەکەی جیاوازە تەنانەت دوورینەکەشی جیاوازە ئەمانە هی کۆن ئەو عینەن شت هەر دوورینەکانی بەڵام تخەیکە ینی خوازیێتەوە سەری لە کوردیە کۆنانە بەڵێ بە تەئکید ئێستا ئەمانە هەمووی خواستی لەسەرە بە تایبەتی ئەم ساڵ زۆر مۆدلی ئەو شتە کۆنانەیە ئەم ساڵ مۆدلێکی تریشمان هەیە ئەم قماشی شاڵانە ئەمەش زۆر مۆدلێتی هەمووی لە خۆیەکرێ ینی هەم سەڵتەکەی هەم کراسەکەشی هەیە ئەیکا بەکەوە هەیەکا بە سەڵتە لەسەر خواستی کەسەکە ئیترەمەش هەر کراس و سەڵتەیەکی اعتیادیە جلوبەرگی کوردی پارچەی زۆرە ینی سەڵتەمان هەیە کەوامان هەیە هێلکمان هەیە کەوامان هەیە هەموو ئەم بابەتانە ئەنی وەکو جلوی بەرگی پیاوان نییە کاتێک خاتونێک دەیەوێت جلوبەرگی کوردی پڕێ ئەمانە هەمووی ئەکرێ لەگەڵیە جا باسێک لەو تایبەتمەندی ئەو جلە بەرگە کوردیانە بکەی ئەو پارچانی کێکرێ هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە حەزی لە کراسی شکاکی هەیە حەزی لە کراسی سادە ئیتر بە پێی ناوچەکانیش ئەگۆڕێ ئەوانە تەبعاً ئێستا لای خۆمان بە زۆری هەر کراسی کوردی سادە ئەکەن ئەم ساڵ بە زۆریش مۆدلی کراسی شکاکی هاتەوە زیاتر لای دەڤەری بادینان ئەو ناوە یان ڕەنێ و قەڵازی ئەو ناوەش زۆریکەن کەوای حەو پارچە ئەم ساڵ تۆزێ مۆدلی هاتوۆتەوە ئەم جلە کلاسیکیانە بە عام مۆدلی هاتوۆتەوە ئێستا لەو بەرەوە مجموعەیە جلتان پیشانەیە میشاڵڵە لای ئەوانش جانێسە جاران بەس خانوە بە تەمەنەکان یاخود داپیرەکانمانە بینی کە کۆڵوانیانی کرد بەس ئێستا گەنجەکانی ئەیکەنەوەیان ئەم شتانە مۆرکێکی تری کوردەواری ئەبەخشێتەوە بە جلوبەرگە کوردیەکان بەتەئکید دوایە ئەم ساڵ زۆرترین خواز لەسەر کۆڵوانە بووە یعنی هەشت کەسێک هاتووە داوای کۆڵوانەشی کردووە سام من چەند کۆڵوانەیەکیشم حازرە پیشانی شتانێم زۆر خواستی لەسەر بەڕاستی چی جلوبەرگێک ناڕەحەتە دووری نیە ها جلوبەرمان هەیە نقیمی زۆر پێوەیە ڕەنگە خەیات پێوەی ناڕەحەت بێ یاخود جلوبەرگێک کە بۆ ئێوە ناخۆش بێ دوورینی وڵا بەس ئەوەیە کە مور و نقیم و زەنگیانەکە هەیە هەرسێکی پێوەیەتی ئیتر ئەوە زیاتر تۆزێگەر ناڕەحەت بێت چونکە ئەبێ کارەبا بێتەوە یان دانیشی بە تایبەت ئەوانە بدووری دیان زۆر جان بەدەزەی دوورم لەبەرەوەی مەکینەکە تەحملی ناکات دەرزی ئەشکێنەیان زۆر جار دەرزێک ئەپارێ بۆ چاومانیان شوێنێکمان برینارەکە بێت دانیشتی شەڵا دووربن لەو بابەتان زۆر سەلامەت بنیاڕەبی با ئاماژەیەک بین بۆ مۆدلانەی تریش کە داوناوە سێریکە ئەم ڕەنە ئەها ئەو بێجیە تیانە ڕێک لەو ڕەنی تیانە بەکمانەکەی بووی ئێستا ئەمە مۆدلێکی ئەمەش تقریبا هی 10 ساڵێک لەمەوە پێشە بەس مور و زەنگیانی زۆر پێوەیە
طبعا ئەمە دوورینی زۆر ناڕەحەتە بەبێ زۆر جار بەدەست بی دووری یان هەمووی مرۆکانی بەدەست ئەدوریت. ئێستامە شوێنی مرۆکانم لێ کردوێتەوە بەس ناڕەحەتە دوورینی ناڕەحەتە ئەمە هەر عینەم شت ئەمەش هەر موری وردوردی پێوەیە ئەمانش پاروپێرار ئەمانە مۆدێلی بوو بە زۆری جاخۆی تەنسیقکردنەکەشیان واتە لەگەڵ چیا ئەیانکە ئەوەی ترجلەکە جوانتر ئەکات ئەمە هەر لە خۆی سەڵتم بۆ کردووە تەبان سەڵتەکەی هێشتا تەواو نەبووە ئەمەش هەر کراسێکی ئاعتیادیە ئەمەیان کراسی شکاکیە ئەمە شکاکیە ئەمە شکاکیە بەڵێ مۆدلێکی جیاواز و تایبەت و جوانە زۆر شتێکی جوانە تایبەتە بە مەنتیقی دریش هەست کاتێ لە بەریکی یەکتر زۆر جوانتر ئەوەستێ خاصن بۆ کەسێک تۆزە زەعیف بێت زۆر جوان ئەوەستێ ڕۆژی خان ئێمەی باڵاپۆش دایمەن خەمی ئەومانە جلوبەرگەکەمان پۆشتە بێ بەڕای بەڕێستان جلوبەرگی کوردی هەڵبژاردنێکی باشە بە خانمانی باڵاپۆش بەتەکید تەوان بەڵە من جلی حیجابیشە دوورم بەتەکید زۆر کەس داوام لێ ئەکا بۆ نمونە مۆدێلێک ئەدورم ملەکەشی هەر قەپاتە داوای تۆربانەکەنەوەنا لە تۆربان و لە چک ئەەکەین من ملەکەی لە قماشەکەی خۆی بە قەپاتی بۆی ئەەکەم و هەر لە قماشەکەی خۆی لەچکێکی زۆر گەوری بوو ئەەکەم و ئەیاتەوە بەسەر تۆربانەکە شتێکی زۆر ئێستا ئەنجا ئەم مۆدێلەمان کراسی شکاکیە لەگەڵ کەوای حەوپارچەیە ئەم کەوا حەوپارچە پشتر دەرەکەون لە بەرا ئەو نمیزانم لەسەرەوە جسمی کەسەکە باریکتر ئەکاتەوە لە خوارەوە زۆر پان دەرەکەوێت شتێکی زۆر جوانە ئەمە لەبەری ئەو کەسەیە ئەمە بە زۆری لە ڕانێ و قەڵاتی ئەو ناوە زیاتر ئەمماکەن بەس ئێستا مۆدێلیشی هاتووە مۆدێلی ئەم ساڵ بەعام پولەکەیە پولەکەکان بەعام مۆدێلیانە ئەمەش هەر مۆدێلێکی کۆنا باش ئەم ساڵ هیچ ڕەنگێکی دیاریکرا و قماشێکی دیاریکرا و مۆدلێکی دیاریکرا هەیە زۆر خاصی لە سەریان بڵێن ئەم ساڵ ئیتر ئەم چاڵی جۆرەکە لە ترێن خەڵکی کات بەعام مۆدێلی پولەکەکانە و ڕەنگە زەقەکان ڕەنگە کراوەکان ئەو ڕەنگانە زیاتر مۆدێلە ئەمە مۆدێلێکە شێوەی قۆڵەکەی تەبعاً وەکو چوارگۆشەیە ئەمە زوو لە کۆنە ئەم مۆدێلانەیان کردووە جا مۆدێلێکی ترمان هەیە ئەم مۆدێلە حەبسەخانی پێ ئەڵێن طبعا ئەمە لەسەر شێوازی جلەکانی حەبسەخانی بەڵێ مۆدێلی حەبسەخانی نەقیوی پێڵێن ئەمە بێ درومانە یعنی ئەتوانی بە هەردوو دیوا لەبەر بکرێت قماشەکەشی جوانە قماشەکەی طبعا ئەمە بەس بۆ تاقیکردنەوەش کردومە شتێکی زۆر جوان دەرئەچێت جلبەرگی دوو دیوانی بە هەردوو شێوازەکە و هەردوو جۆرەکەی توانی بەڵێ ئەتوانی بۆ دوو کراس لەبەریکەی لەگەڵ دوو شێوازە ئەگونجێ جا ئەمەش هەر طبعا ئەم مۆدێلەش تۆزێ ئەرکی هەیە لەگەڵ ئەمەیانە ئەمەکە لە چیە ئەمانە هەر لە دوورینەکەیەتی لە بەرشتی زۆر پێوەیە ئەبێ دانیشی مورۆکانی یەکە بە یەکە لەکەیتەوە بۆ نمونە ئەما بێ یەکە دانیشی جێی درومانەکانی هەمووی ئەگەر هەتا هێکەوایەکی تر ئەدورین یعنی ئەگەر ئەمە بەدورین دووکەوە ئەدورم ئەوەنە ئەرکەکەی هەیە خۆشبی یاخوا طبعا من جلی تریش ئەدورم نەکەر جلی کوردی بەعام هەموو جلەکان ئەدورم قورسرە دوورینی جلوبەرگی کوردی یاخۆ جلوبەرگەکانی تر وڵی من خۆم بەڕاستی کەس فێری نەکردم لە ئەوڵەوە خۆم لە ساڵی 95 وردە لە جلی مناڵەکانە دەستم پێ کردووە بەس لەم ئاخرانە چەند دەورەیەکم بینی بەڕاستی بۆ ئەوەی زیاتر پەرەبم بە بەتەکید بەڵێ لای مامۆستایەکی بەڕێز دەورم بینیوە طبعا چەندی شەهادەشم هەیە تقریبا 12 شەهادەیەکم هەیە زۆر سپاس دەکەم مانگانەش دەورە ئەەکەمەوە کاتێسا خۆز کەسانی تر فێری دوورینی جلوبەرگەکەی بەتەکید بەڵێ دەوری خێرخوازیشمان هەیە تا ئێستا چەند جارە دەوری خێرخوازیم کردوتەوە هەر لە ڕێ ئەم بەرنامەیەشەوە هەر کەسێک ویستی من لە خزمەت یا مانگانە کەسێک بۆ دوو کەس بێ بەرامبەر بەڵێ بێ بەرامبەر وەرئەگرم با ئاماژێک بەمانەش بێن ئەم مۆدێلانەی کە لێرەیە داتناوە ڕۆژی خان ئەمانە چی نەگەر باسێکیان لێوکە ئەمانە سەڵتەن وایە ئەمە پارچ زۆر مۆدێلی بوو ئەم بازم مۆدێلەکەی لەمەیەتی سەرشانەکەیەتی کەشان شاژنیشی پێ ئەڵێن و سەرشانی پڤیشی پێ ئەڵێن دەوان سێریکەن ئەمانە ساڵی هەشتاکان و نەوەتەکان زۆر مۆدێلی بوو بەڕاستی ئەم شێوازانە ئیترم لەم 1-2 ساڵی دواییە زۆر مۆدێلی هاتوێتەوە ئێستا من سەڵتم لە هی کاتی ساڵی نەوەتەکان ئەمانە هەموو هی ساڵی نەوەتەکانە طبعا مۆدێلاتەکانی جیاوازە هەیە ئەم بەشی خوارەوەی قەوسە ئەسا ئەمەیان ڕێکە ئیتر بە پێی مۆدێلاتەکەی ئەگۆڕێت سەیریکەن
هەمووشیان سەڵتەنەمانە ئەمانە هەمووی سەڵتن ئەوانەی سەرەوە هێلەکەن بەس ئەمان جیاوازە هەستەکەم نەخشەکەی لەوانی تر ئەمە چۆن ئەکرێن نەخشە ئەمەیان براندی خۆمە تەبعاً هەربەنای ڕۆژین سابیرەوەی ئەمە خۆم دروستم کردو ئەمە یەکەم براندمە بۆ ئەم ساڵ شازی نەخشکردنەکەی چۆنە بە نەخشی کۆمپیوتەری تەبعاً ئێمە نەخشی کۆمپیوتەری شەکەین ئیتر لەسەر هێلێک لەسەر جلوبەرگ هەر کەسێ ئەمە بەس بۆ سەر هێلەکە بیان بۆ سەر جلبەرەکانی پارچەکانی تری جلی کوردیش ئەبێت ئەتوانین لەسەر جلی کوردی تریش بیکەین باڵە بەتاکید ئەمەش مۆدیلێکی ترە ئەمە مۆدیلی تقریبا کۆتری پێ ئەڵێن ئەمەش دفنە سەیریکەن ئەم مۆدیلە دفنە ڕەنگەکەی و هەم شێوازەکەشی زۆر تایبەتن ئەمەشیان هەر پولەکەکانە ئەم پولەکەی بکێنەکەی خۆمە تەبعاً ئەمەش تا ئەو کاتە ئەسێ هێشت دەدەوە بەتاکیدەوە جاو هەر نابێ بیشی فۆتێنی نەوەڵا بە هیچ نوعێ ئەمانش مۆدیلاتی تر هەمووی کەوا عەفو هێلەکەن ئەمانە مانەش سادن جاعاتن ئەو سادانە لەگەڵ زۆربەی جلبەرگەکانە ئەگونجێن بەڵێ وەکو بەرگدور هیچ تەنسیق ئەەکەن یان داواتان لێ ئەەکەن تەنسیقیان بۆ بکەن بۆ کەسانی کێنەلاتان بەڵێ ئێستا ئەمە سێریکە ئەمە هێلێکی ڕێکی پێ ئەڵەن ئێستا مۆدیلی ترمان هەیە ئەمە قەوسی ئەەکەنەوە یعنی بە چەندین شێواز بۆیانەکەن هەیە داوای ئەکا شتی پێوەکەن بۆ نمونە ئەکسسوارات و شتیوە ئیتر بە پێخواستی کەسەکە ئەیکەن ئێمە ئەوانە زۆر باشە. ئەمە شوێنە خەمجیلانەکەی خاتۆ ڕۆژین بوو کە ئەو جلوبەرگە جوانانەی لێ دووری بوو خات ڕۆژینێ بە سپاس دەکەین بۆ کاتێک بێن بۆ باشین ئومێ دەکەین کە بینەرانمان توانی پێچیان بیرۆکێک لە شێواز و دووری جلوبەرگی کوردی لێرەوە وەرگن لەگەڵوانە زۆر سپاس بۆ کاتی پرۆ بەخێن سەرچاوەکانم بەخێر بن یاخوا ڕێز و سڵام هەیە بۆ هەموو بینەرانی بەڕێزیش هیوای سەرکەوتنە بۆ خوات زۆر سپاس دەکەم ئەزیزان بەم شێوازە ئەم بڕکە تایبەتی پەیامی ڕۆژمان پێشکەش کردن بەخواتان سپێرین.